غدەی تەمەن واتە غدەیەک کە تەمەن بەسەریا تێپەڕیوە بە زۆری لای خۆمان کە ئافرەتێک تەمەنیە بێخوای گەورە تەمەنی هەمووتان درێژ کام ئینشاڵڵا بۆ 200 غدەکەی چی لێ دێ غدەکەی وردە سستە بێ چۆن چاو سستە بێ پەنکریاس سستە بێ ئینسان تووشی شەکرە ئەبێ لاشە هەمووی بەرەو بێهێزی ئەچێ غدەش هاوشێوەی ئەوە تەمەڵە بێ بۆ چونکە ئەو چالاکی کاتی خۆی لە گەنجیە ئەنجامیدا و ئێستا پێویستی پێی نییە لەبەرەوە زۆربەی فەحسیان بۆ بکە بە تایبەتی لە ناوچە گەرمەکانە ئەبینی فاسی غدەکەی تۆزێ گۆڕانکاری بەسەر هاتووە ئەم نەخۆشە هیچ شتێکی نییە ئەعرازی تریشی زۆرە لەولا بیگرە شەکرەی هەیە زەختی هەیە نەخۆشی دڵی هەیە کێشەی تری بۆ دروست بووە ناکرێت هەموو ئەمانە بە غدەکە یەکلایی بکرێتەوە بۆ ئێتکام وایە ئەم خەڵکە خۆی فەقیرە 5-6 عیلاجی ترە خوارد عیلاجی غدەکەشی بۆ ئیزافە نەکرێت پێویستیشی پێی نییە نەخۆشی غدەکەی هەر بابەتێ بێ ئەو شەحنەیە کە بەشێکە زۆر جار نمونی بۆ مۆبایڵێکی خۆی بۆێنمەوە تۆ ئەم مۆبایڵە کەم بەکارێنی پێویستی بە شەحنێکی کەمترە لە کەسێکی تر کە زۆر بەکارێنێ تۆش لاشت ئەمڕۆ سسترە لەوەی کە پێشتر بەکارتهێنا لەبەرەوە پێویست بە غدەیەکی عیلاجێکی کەمترە ئەمە نەک ئەم کێشەی لای ئێمە هەیە ئەم کێشەیە لە هەموو دنیای هەیە بۆ ئێتکام وایە کە ئەو کەسانی کە غدەیان هەیە بە تایبەتی لە تەمەنێکە عیلاج نەخۆن خاصن کە عیلاجیش دەست پێکەن ئەبێ زۆر بە تەدریجی عیلاجەکان دەست پێ بکەن بۆی کە کاریگەری نەرێنی لەسەر دڵ و لەسەر چۆنەکانی تریان نەبێت چونکە ئەو لەگەڵ غدەیەکی تەمەڵە ئەگەر ڕاهات بێ نابێت لە پڕێکە عیلاجەکی بۆ زیاد کرێ بۆیە زۆربەی ئەم نەخۆشانە غدەکەیان گریتیایە ئەو کاتەکە گریتیا بوو قسەیەکی ترمانە بێت سمارت وەرچەرخانە